لا والله دوێنێ هاتم وتم با سەرێکی باخەکە بم تۆزێ هەوای ساڵ هەڵمژم تۆ نازانی چەند نازداری لای من خواگەر پارە و پێویستم قسە بکە بێ بەڵا بیاخوا ئەزانی خیانەت حەزەکەی دوایی بۆ دەکەم و قەومە دایکی هەمان هەست هەمان جوڵە هەمان هەستانی مراد بێک هەلێ مراد بێک کێیە ئەو نێرمەوە ماڵی باوکە هەر سێ بەردەگا خەمە دەستم مراد کێیە ئەوە درامای گوڵە سیسەکانە گوڵە تەڕەماشەکان ئەرێ بەس سەیری درامای تورکیکە بابە سەیری واقعی حاڵی خۆبان کە درامای تورکیش لە واقعەوە دروست کراوە دەوەرینجا شێت و هار نەبێت ڕاکە بلوسە شینەکەمەوە بێنێ دوور ئەحمەد بێک ئەمە چیم کەلیماتانە فێربووش نەگە ئەوە حیواری ئەلیفە خوشکی ئەحمەد بێک شێت مەکەی بە قورعان واز لەو درامانە بێنە ڕەجال لێ یەکەم بابە کولتوری ئێمە لەکوێ هی ئەو تورکانە لەکوێ دنیا تۆزە سادی کردو ڕاکە بلوسە شینەکەم بۆ بێنە دەی بلوسی شینی چی تۆ بە درۆڵێ چم بەلای گەیلان بەڵام لە ڕاستیا چی بۆ لای ناری نیژنی مراد بێک عەشقیەکن ئەمەیان چ درامایەکە درامای تامردن خۆشمەوەی پاوکەڕۆ لەو درامایە لەو خۆشویستنە برا خیانەت لە براکە خوشک لە خوشکیەکە ئێستا ئەو سینارس تەمبەنێ بە پێوە چمە سەروردی هەتا ڕۆحی دەرەچێت یەک چی ئەمە یعنی چی ئەوە نازانم هەر لە دراما تورکەکە سیریەکە دەباشە بەلوسی شین و سوورم نایە بڕۆژ لە کوردەکانم بۆ بێنە تۆ تێوازم لێ بێنی بە دەستی خۆم گڕ لە ماڵی خۆم بەربەم کورە دەنا ئەشکم دەنا جەنم بە قورعان تۆ من شێ دەکەی وەڵی هار مەکەی بۆم ناهێنی باش دەی پیاو نەبم ئەگە بە دەرپێ فانی و نەچمە ناو ئاواییەوە وای لە درامای نەکەی ئەوە لە درامای قبری ئاژدادی ئەحمەوە ئەلە ڕۆحە چۆنی حەجیان ئەوە چۆنە منەی بیرکەوتەوە بۆ تۆزە گۆژ نەکڕی بچی مەلایەکە جاوەڵا پێم خۆشە من 100 جارێ پێی ئەڵێم بەس ماڵەوە جێ ئیسراحەت نییە با بچین بەلایەکە باشە بەزینکە تەلەفۆنێکی بۆ خاڵە عومەر بکە بڵێ وەرە لەگەڵمان بەخوا ئاحای برام هەڵبە شتێکە کردو وێ لێو عاجزە چی و کردووە ڕۆژێکی ڕسمێکی بۆ ناردم بە ڤایبەر خاتەکەم ئەمەنە خاو بوو هەر ناکرای و ناکرایەوە ئێمە وتم نەوەکو عازێ با جوای بێم وتم وەڵی خاڵە زۆر جوانی تەمەند درێژ بیت دوای یەک دەقە تەلەفۆنی بۆ کردم یەک ملیۆن قسەی سووکی پێوت و جاوە چی تێقەی چێکە دوای کە خەتەکە هاتەوە سیرەکەم کەرێکە گوێزەرە خوا نە بابە تیات و خوا گوێزەر کەر چۆن گوێزەرە خوا تۆ حەزەکەی مەحاڵە بکە بیسازێنە دوور بەکمە دوای بۆ دەکەمەوە هەلم بۆڕات عەلەمدار دوای بۆ دەکەمەوە دوای ژنەکە نەیتەقێنی خۆبی عەقڵ نەکەی نەیتەقێنی ها ئەمە چێتە لای بەژێتێکتم بە قورعان تۆ خیانەتم لێکەی ئەتەوێ نارینی ژنی مراد بەک بێنی وازم لێنی ژنەکە بۆ خاتی خوا بەسەی درامای تورکیکە بە قورعان خۆشم و خۆش شێ دەبین ئەرە بۆ سەری درامای کوردی ناکەی ئەرێ کوا درامای کوردی هەیە ئەزانی بۆ نییە چکە نە حکوومەت نە بزنسمانەکان نازانن کەوا بزنس لە هونەرایە ئەم حکوومەتە پارە لە هەموو شتێکە سەرفەکە بەس هونەر نەبێت